على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة نساء قيشتنا آياتي بيست كخواي قورا لو آياتانجدا كومالك أحكام ياسايدي كمان فير دكات دفرمت وإن أردتم استبدال زوج مكان زوج أجر ويستان إيوي بياوان استبدال زوج مكان زوج استبدال يعني أعلو غوريكن هاوسرك لجيغاي هاوسرك ديكا يعني أجر مبستان بو هاوسرك جنيك طلاق دن لجيغاي أويدا جنيك ديكا بينن جاء ولا حالتك داك بياو سوار جنيها بن بنمونا حەز و ڕەغبەتی بۆ ئافرەتێکی دیکە بچێ خۆمەجای نییە پێنجان مارەکە وایە ناچارە لەو حاڵەتەیدا چی بکە یەکێک لە چوارەکان تەلاقدا یان جاری وایە کەسەکە یەک ژنیشی هەیە وایە بەڵام لەوانەیە پیاوەکە نەیەوێت دوو ژنی بەیەکەوە هەبن یا ژنەکە قبوڵی نەبێ بەیەکەوە هاوسەری پیاوێکی بن لەو حاڵەتەدا ئەگەر پیاو ویستی ژنێکی تەلاقدا لە جێگای ئەوی ژنێکی دیکە بێنێ و ئاتەیت پێشتان دابوو بەو ژنەی کە دەتانەوێت تەلاقی دەن و ئاتەیتم ئیحداهن و پێشتان دابوو بەیەکێک لەو ژنانەی کە دەتانەوێت تەلاقی دەن قینتاڕن قینتار یعنی مەبلەغێکی زۆر مارەیی قینتار یعنی بارێک ئەتا ئەگەر بارێک زێر یان هێندێک دەڵێن کێوێک یا هێندێک دەڵێن قینتار بریتە لە 100 ئۆقیە کە زیاتر لە 100 میسقاڵی دەکا ئەگەر بەو ئەندازە زۆرە ژمارەیتان بۆ کردبوو کە تەلاقتدا دەبێ مادام خۆت دەتەوێت تەلاقی دەی دەبێ هەموو مارەیەکەی پێ بدەیت. خوا دەفەرمێ فەلا تەأخوذوو وەرمەگرنەوە منه لەو ماڵی کە بە ژنەکانتان داوە شەیئەن هیچ شتێک ئەتەأخوذونەهو ئایا ئێوە دەتانەوێ ئەو ماڵە کە داوتانە وەکو مارەی بە ژنەکانتان لیان وەرگرنەوە بوهتانن یعنی ئەو کاتەی کە وەری بگرنەوە یعنی بوختانتان کردووە بوختانتان کردو یعنی قسەیەکتان کردووە کە لە شوێنی خۆی نییە چونکە ماڵ ئەگەر مارەی بیکەیە بۆتە ئیژنەکەی داوتە بەژنەکەی ئێستا کە لی دەستێنیەوە یعنی پێشتر درۆت کردووە کە ناوی مارەیت لێناوە چونکە کە ناوی مارەی بێ ئافرەتەکەشت گواستۆتەوە و بۆ خۆت دەتەوێت تەلاقی دەی ماڵی خۆی مارەی خۆی خۆیەتی و ئیثمەن مبینە و هەروەها ئەوە گوناه و تاوانێکی ڕوون و ئاشکراش وازحە وئین ئەڕەدتم استبدال زەوج مەکانە زەوجین ئەگەر ویستان ئاڵوگۆڕی بکەن هاوسەرێک لە جێگای هاوسەرێکی دیکە هاوسەرێک بێن و یەکێک تەلاقدەن و ئاتەیتم ئیحداهن قینتاڕن و دابوشتان بە یەکێک لەو ئافرەتانێک کە دەتانەوێت تەلاقی دەن قینتاڕن مەبلەغێکی زۆر مارەیی فەلا تەأخوذوو وەرمەگرنەوە منه لەو ماڵی کە بە ژنەکانتان داوە شەیئەن هیچ شتێک ئەتەأخوذونەهو ئایا ئێوە دەتانەوێ ئەو ماڵی لە ژنەکانتان بستێننەوە بوهتانن ئەو کاتە کە ماڵەکەتان ستاندەوە یعنی بوختان و درۆتان کردووە لەگەڵیان پێشتر و ئیثمەن مبینە و تاوانێکی گەورە و ئاشکراشتان ئەنجام داوە. ئەوە یەکێک لە یاساکان و لە حکومەکان هەر کاتێک پیا و خێزانی خۆی تەلاقدا و بەمەرجێک تەوەن گواست بوویەوە هەموو ئەو مارەیەی کە لەسەری مارەکراوە ها نەک بۆی کراوە هەموو ئەو مارەیەی کە لەسەری مارەکراوە جا چ بە حازری بۆی کرابێ چ ئەوەی بە قەرز لەکن پیاوەکەی ماوەتەوە واجبە هەر هەمووی بۆ بکە لە حاڵەتێکدا کە پیاوەکە مەبەستی تەلاقدانی ژنەکەی بێت و پیاوەکە ژنەکەی نەوێ ئەی ئەو کاتێک کە ژن پیاوی ناوێت تەبەن لەسەر ئەوەی خلاف هەیە هەندێک لە عولەما دەفەرمون لەو حاڵەتەشدا تەبەن ئەگەر ئافرەت بۆ خۆشی داوای تەلاقی بکا و عوزری هەبێ هەر دەبێ مارەیەکەی هەمووی بۆ بکرێ هەندێکیش دەفەرمون نا ئەو کاتێک کە ئافرەت پیاوی ناوێ ئافرەت بە پیاوی ڕازی نییە ئافرەت داوای تەلاقی دەکا مارەیەکەی هەمووی ناکەوێ تەنها مەبلەغێک لەو مارەیەی دەکەوێت کە لەسەری مارەکراوە نەک هەمووی. ئەو جار حکمێکی دیکە دەفەرمێت وەلا تەنکیحوا ما نەکەح ئاباؤکم من النساء ولا تنكحوا يعني مارەی مەکەن ما نەکەح ئاباؤکم ما نەکەح ئاباؤکم ئەو ئافرەتانەی کە مارەیان کردبوون بابانتان باوکتان من النساء إلى ئافرەتان إلا ما قد سلف إلا ئەوەی کە پێشتر تێپەڕیوە
حکمەکە واضحە، یعنی ئەگەر پیاوێک بمرێ و خێزانی لە پاش بەجێ بمێنێ کوڕی هەبن بەڵام لەو ژنەی نەبن، تەبەن ئەو ئافرەتە کە زرداکی کوڕەکان دەکا بە هیچ شێوەیەکی تەبەن حەڵال نییە بۆیان. بەڵێ وكيف تأخذونه آتي بستويكمان بزيهشت وكيف تأخذونه چۆنی ئەو ماڵیان لێوەردەگرنەوە وقد أفضى بعضكم إلى بعض لە کاتێکدا ئەفضا یعنی گەیشتون هێندێکتان بە هێندێکتان کەوشەی ئەفضا لە زماندا یعنی بە یەکتر گەیشتن، بەڵام لێرە مەبەستی سەرجێیکردنە. وقد أفضى بعضكم ببعض لە کاتێکدا کە ژن و پیاوەکە لەگەڵ یەکتر تێک هەڵبوون و سەرجەیی یەکتریان کردو، یعنی ئەگەر ئافرەت سەرجەیی کرا و گوازرایەوە تەلاقیش بدرا تەوەن هەرچی مارەی هەیە هەر هەمووی دەکەوێ. وأخذن منكم ووەریشیان گرتووە لە ئێوە ژنەکان میثاقا غەلیظە، میثاق یعنی بەڵێن و پەیمانێکی گەورە، کە ئەو میثاقا غەلیظە ئەو کەلیمانن کە لە کاتی عەقدی نیکاحدا دەگوترێنەها کوڕ و کچێک سیرکردن ینی سەیری یەکتریکردنیش حرامە وانە پێشتر، خولوە و دانیشتن بە یەکەوەش حرامە وایە، بەڵام بە دوو کەلیمە کە خوا دیاری کردوون کە وەلیەکە لەگەڵ زاوای مێردیکسەکەیدا بەکاری دێنێ، بەو دوو کەلیمانە ئافرەتێکی حرام یا دوو کەسی حرام بە یەکتری پێشتر دەبن بە حەڵاڵی یەکتری. ئەو عەقدی نیکاحە پەیمانێکە وەردەگیرێت لە پیاو کە هەم چاک بێت لەگەڵ ئافرەتەکەدا و هەم مەسرەف و مارەی پێبدا و هەم مامەڵە و هەڵسوکەوتی باشی لەگەڵدا بکە. ئافرەتان لە کاتێکدا دەدرێن بە کەسێک و مارە دەکرێن لە کەسێک دەبنە وەک دەڵێ یعنی بە پەیمانێکی گەورە تەسلیم بە پیاوەکەی دەکرێن، پیاوەکەی پەیمانێکی گەورەی لێوەردەگیرێکە چاک بێ لەگەڵ ئەو ئافرەتەیدا یا هیچ نەبێ مارەی پێ بدات و مەسرەفی بچێشتێ، کاتێک کە ئەو پەیمانە داویەتی پیا و دواتر هەڵی دەوەشێنێتەوە بە هیچ شێوەیەکی دروست نییە. وەکەیفە تەأخوذونەه چۆنی ئێوە ئەو ماڵای کە پێتان داون لێیان وەردەگرنەوە، یعنی نابێ ئەو ماڵی کە پێتان داوە لێیان وەربگرنەوە، چونکە وقد أفضى بعضكم إلى بعض ئێوە هێندێکتان لەگەڵ هێندێک بە یەکتر گەیشتون و تێکەڵ بە یەکتری بوون و سەرجەیی یەکتریتان کردووە. وأخذن منكم وەریان گرتووە لە ئێوە ئەو ئافرەتانە میثاقا غەلیظە، میثاق یعنی پەیمان نامە و بەڵێنێکی زۆر گەورە. جا ئەوە لە سەردەمی ئیمامی عومەردا ئافرەتان هاو کاتێکی ئیمامی عومەر خەلیفە بوو خەریک بووە یعنی مارەی زیادکەن. لە کاتێکدا لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم حەدیثمان هەیە کە دەڵێن هیچ ئافرەتێک لە ئافرەتەکان لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 12 ئۆقیە کە کەمترە لە میسقاڵی بۆیان نەکراوە و پێغەمبەری صلی الله عليه وسلم هەمیشە ئەهانی ئافرەتانی داوە فەرموویەتی بەرەکەتدارترین تەڵەن مارەی ئەوەیە کە مەبلەغی مارەیەکەی عەقدی مارەیەکەی کەم بێ و سەحابەی وا هەبووە لەسەر لە تەبەڕە و لە تەفەڕش و شتی عاڵقە و بازنەیەک و شتی زۆر کەم و کەمبایەخی دنیایی کراوە تا عەقدی مارەیەکە لە ئوم سەلەمە مسلمانبوونی بەرامبەرەکەی ئەبوو سەلەمەی کردوتە مارەیەکەی خۆی وتێتی مسلمان ببە مسلمانبوونەکەت مارەی بێ، مارەی کەم تەوان پێغەمبەر صلی الله عليه وسلم هانی داون، بەڵام لە سەردەمی ئیمامی عومەردا ئافرەتان خەریک بووە تەوان زیادەڕەوی بکەن لە دیاریکردنی مارەیدا، بۆیە ڕۆژێکیان لەسەر مینبەر ئیمامی عومەر قەراری دەرکرد کە مەبلەغێکی دیاری کرد، فەرمووی نابێت لەو ئەندازەیە زیاتر ئافرەتان مارەی وەرگرن. لە ناو خۆتبەیدا تەوان ئافرەتێک لی هەستاوەتەوە پێی گوتووە ئەی عومەر چۆن ئەو حاقە لە ئافرەتان دەستێنیەوە لە کاتێکدا کە خوای گەورە سنووری مارەی دیاری نەکردووە، ئەو ئاتەی بەسەردا خوێندوتەوە ئاتەیتم ئیحداهن قنطارا فلا تأخذوا منه شيئا، ئەگەر مەبلەغێکی زۆرش مارەیتان بە ئافرەتاندا بوو مارەیەکەی لێ وەرمەگرنەوە. ئیمامی عومەر لە جیاتی ڕەخنەی لێ بگرێت و پێی ناخۆش بێت و تووڕە بێ فەرمووی ئەصابت ئیمرەئەتون و ئەخطەئ عومەر، فەرمووی
ئافرەتێک ڕاستی کرد و ئیمامی عومەر هەڵەی کرد بۆیە تەبەن دیاریکردنی مەبلەغێکی دیاریکراو فەرزکردن و ناچارکردنی کچان یا ئافرەتان بەوەی کە ڕێژەیەکی دیاریکرا و دیاری بکەن زۆرێک لە عولەما بە جائیزی نازانن هەندێکیش لە عولەما دەفەرمون ئەگەر بوو بە دیاردا هەرچی ئافرەت هەیە هەر مەبلەغی زۆری داوا کرد و لەبەر مەبلەغ زۆریە نە کوڕ ژنیان پێهات و نەکت شویان پێکرا چونکە مەبلەغی زۆر ئەگەر بەس بۆ ئافرەتەی قازانجە کە مەبلەغە زۆرەکەی دەست دەکەوێت و کەسێکی دۆڵەمەند دێتە خوازبێنی وایە ئەدی ئەوانەی دیکە کە خوازبێنی کەرەکەی کەسێکی دەوڵەمەند نییە خۆ وەکو چۆن کوڕەکە زەرەر دەکا مەسەلەن ژنی بۆ نایە بە زەحمەت بۆی دێ کچەکە شوکردنی لەسەر قورس و زەحمەت دەبێ بۆیە مەبلەغی زۆر و مارەی زۆر هەندێک لە عولەما دەفەرمون ئەگەر بوو بە دیاردە و بە حاڵەت حاکم بۆی هەیە بۆ فترەیەکی زەمەنی سنوورداریکا بڵێ لەوەندەی زۆرتر با مارەیەکە نەبێ بەڵام تەمان هەڵوەشاندنەوەی حکومەکەی بە شێوەیەکی گشتی لە دەسەڵاتی هیچ کەس دانیە بۆیە ئەو دوو ئاەتانەی کە باسمان کردن باسی مارەی ئافرەتێکە کە تەلاق دراوە وایە ئافرەتێک کە تەلاق درابێت و سەرجەیی کرابێ لەسەر پیاوەکەی واجبە هەرچی بۆی کردووە و لەسەری مارە کردووە بۆی بکە ئەگەر تەمان ئافرەتەکە لەسەر ڕێی زۆرێک لە عولەما دەفەرمون ئافرەتەکە داوای کرد بێ یا داوای نەکرد بێ تەلاق بەڵام ئەگەر مێردەکە بۆ خۆی مشتری تەلاقدانە بێ تەمان ئەوە قسەی تێدانیە دەبێ هەموو مارەیەکەی بۆ بکە پاشان حکمێکی دیکە پێش ئیسلام تەمان حەڵاڵ بوو یعنی لەناو عەرەبەکان دای بوو کوڕێک زرداکی خۆی مارە بکە بابی مردبایە ئەگە ژنێکی دیکەی هەبازیگە لە داژی خۆی ئەوەی لێی بووە نا زرداکی هەبایە ئەو زرداکەی هەندێک جار وەکو مارەی کوڕەکە بۆ خۆی ئەگەر بەدڵی بە مارەی دەکرد یان ئەوەتە بە مێردی دەدا مارەیەکەی بۆ خۆی وەردەگرت یانی شیربایی ئەوەی لە مستەڵەحی ئێمە پێی دەڵێن شیربایی وەردەگرت بەڵام دوایش کە تەمەن لە هەر لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم کە یەکێک لە سەحابەکان ویستویەتی ئەبوو قەیسە کە دەمرێ خێزانێکی لە پاش بەجێ دەمێنێ لەگەڵ کوڕەکەی داوای هاوسەرگیری لە زرداکەکەی خۆی دەکا زرداکەکەشی پێی دەڵێ من وەکو کوڕی خۆم سەیری تۆم کردووە دڵم ئەوەی قبول ناکە هەتا نەچمە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پرس بە پێغەمبەر نەکەم ڕێگا بەوەی نادەم کە دەستنە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێک ئەو ئاەتە دێتە خوارێ دەفەرمێ وەلا تەنکیحوا ما نەکەح ئاباؤکم مارەیان مەکەن ئەو ژنانەی کە باوکتان ژنی باوکتان بوون و باوکتان مارەیان کردوون لە ئافرەتان بۆیە هەر ئافرەتێک باوک مارەی کرد بە مجەڕەدی مارەکردنەکەی تەبەن دەبێتە دایکی کوڕەکانی لەسەر کوڕەکانی حرامە بیگواز بێتەوە یان نەیگواز بێتەوە کەواتە زرداک ئەوەی کە حەڵاڵی بابی کەسێک حەڵاڵ نییە بابەکە مابێ یان نەمابێت وەلا تەنکیحوا ما نەکەح ئاباؤکم مارەیان مەکەن ما نەکەح یعنی ئەوانەی مارەیان کردوون باوکتان من النساء لە ئافرەتان إلا ما قد سلف تەنها ئەوە نەبێت کە پێش ئیسلام کردوتانە و تێپەڕیوە ئەوەی ڕۆیشتووە لەگەڵ مسلمان بوونێ تەبعاً لە ناو سەحابەیدا لەوانەیە هەبوو بێ لە سەردەمی جاهیلی و نەفامی و بتپەرستیدا شتی لە بابەتەی کرد بێ یعنی ئەو یاسای پێشتر ئەو کەسەی پێشتر ئەو کارەی کرد بۆ گوناهی لەسەر نییە چونکە بە مسلمان بوونێ گوناهی پێشتر دەسترێنەوە ئینەهو بێگومان ئەوە کەسێک زرداکی خۆی مارە بکە کانە فاحیشەتەن بە داوێن پیسی لەسەری حیسابە ومەقتەن وە شتێکی بغزێنراوە خوا زۆر ڕقی لێیەتی وەساءە سەبیلا و خراپترین ڕێگاش ئینەهو کانە بێگومان ئەو کارە یعنی مارەکردنەوەی زرداک فاحیشەیە داوێن پیسیە ئەگەر بەڕواڵەت مارەشێکەی مارەی نایە هەر بە زینا حیسابە ومەقتەن هۆکاری تووڕەبوون و یعنی کارێکی بغزێنراوی شەوخوا ڕقی لێیەتی وەساءە سەبیلە خراپترین ڕێگاش اینجا دەفەرمێت حرمت عەلەیکم حرام کراوە لەسەرتان ئوممەهاتوکم دایکانتان جا بۆ دەڵێ دایکانتان خۆی ئینسان یەک دایکی هەیە وایە یعنی داچی خۆت بێ یان زرداکت بێ یان نەنک و نەنکی دایکت و نەنکی نەنک و ئەوانەش هەتا بچێتە سەرێ تەبعاً ئەگەر لە ژیان دابن حەڵاڵ نین حرمت عەلەیکم ئوممەهاتوکم حرامە دێتان
دایکتان و ئەوەی دایک هیچتانی لێبووە هەتا بچێتە سەرێ وە بەناتکم کچەکانتان معلومە کچ ئەجا کچی کچیش کچی نەوەی کچیشت نەوەی کچیشت هەتا بچێتە خوارێ هەر حەڵاڵ نییە و ئەخەواتکم خوشکتان وایە کچی خوشکیش طبعا ها وانە کچی خوشکی کچی خوشکیشت هەتا بچێتە خوارێ و عەماتکم پورەکانتان ئەوانەی کە خوشکی باوکتانن جا لە باب ڕابن لە داک ڕابن یا هەر لەیەکی ڕابن هەر دروست نییە و خالاتکم ئەوش هەر پور بەڵام خوشکی دایکتان و بەنات الئەخی کچی و بەنات الئەخ کچی براش و کچی برا برازا و بەنات الأخت کچی خوشک و ئومە وازح نەوانە یعنی حەوت طبعا جۆر ئافرەت بەهۆی خزمەتی و نەسەبەوە لە پیاو حرامن دایک کچ خوشک پوری خوشکی باب پوری خوشکی دایک کچی برا کچی خوشک ئەو حەوتە طبعا ئەگەر عەکسی کەینەوە بۆ ئافرەتانی شەمان شتە وایە ئافرەتیش طبعا بۆی حەڵاڵ نییە بابی خۆی وایە برای خۆی وانە مامی خۆی خاڵی خۆی کوڕی برای کوڕی خوشکی وانە ئەوانە چونکە دەبێتە مەحرەمی ئەوان طبعا نە بۆ پیاوان حەڵاڵە ئەوانە مارەکەن نە بۆ کسانش حرامە شوو بە پێچەوانەکەیان بکەن ئەو جار یەکێکی دیکە لە حرام کراوەکان و ئومەهاتکم اللاتی ئەرضعنەکم و ئەو دایکانەتان کە شیریان پێداون و ئومەهاتکم اللاتی ئەو ئافرەتانەی کە ئەرضعنەکم شیریان داوە بە ئێوە ئافرەتێک شیرت لێ خواردبێ ڕێک بووی بە منداڵی ئەو ئافرەتەی بەڵام چێ بۆتە منداڵی ئەو ئافرەتەی تەنها ئەوەی شیرەکەی خواردووە شیرێک ها لە سوڕەی بەقەرە باسمان کرد بە مەرجێک تەبەن لە خوارد تەمەنی 2 ساڵی بە منداڵی خوارد بێتت 5 تێرت خواردبێ ئیسپات بوو بێ کە ئەو ئافرەتە شیری داوە بە تۆ تو دەبی بە کسی ئەو ئافرەتەی وایە یا ئەگە کوڕ بێ دەبێتە کوڕی ئەو ئافرەتەی ڕێک وەکو ئەو ئافرەتە هەرچێکی هەیە کچەکانی خوشکەکانی پورەکانی نەنکی باپیری بابی هەرچی هەیەی دەبێتە خزمی تۆش و نزیکی تۆش و ئەخەواتکم من الرەضاعەتی و هەروە خوشکی شیریش خوشکی شیری کێیە خوشکی شیری ئەو ئافرەتەیە کە ئەتۆ لەگەڵ تۆ شیری خوارد بێ لە داکی تۆ شیری خوارد بێ مەرز نییە لەگەڵ تۆ هەر کەسێک لەگەڵ لە داکی تۆ شیری خوارد بێ بۆ تۆ دەبێتە برایە خوشک ئەدی ئەگەر تۆ لە ئافرەتێکی شیرت خوارد بێ هیچ ئافرەتەکە بۆتە دایکت کڕوکسەکانیشی بوون بە خوشک برات وازحە بۆیە خوشکی شیری ئەو کەسەیە کە لە داکی تۆ شیری خواردووە یا تۆ لە داکی شیرت خواردووە فەرقی نییە هەرێکشت وازحە بۆ هەر باسی ئەو دوانەی کردووە خۆ زیاتر پوری شیریشمان هەیە لە هەر دوو تەرەفەکەی حاڵین ئێستا ئەگەر بابی تۆ لەگەڵ ئافرەتێکی شیری خوارد بێ وایە بۆتە خوشکی شیری بابت وایە کەواتە پوری شیری تۆشە ئافرەتێک لەگەڵ داکی تۆ شیری خوارد بێ وایە خوشکی دایکتە یعنی پوری شیری تۆشە وایە برایەکەی خاڵی شیری تۆشە کەواتە ڕێک بەنەسەب حەدیثمان هەیە ما يحرم بالنسب يحرم بالرضاح هەرچی بە خزمەتی حرام بێ بە شیریش حرامە ئەو حەوتە داکی شیری نەنکی شیری پوری شیری برای شیری برازای شیری خوارزای شیری هەموو ئەوانە هەنە وازحە تۆ کە لەگەڵ کوڕێکی شیرت خواردووە بۆتە برات کوڕەکانیشی کچەکانیشی نەوەکانیشی بۆ نەتە خزمی تۆ و مەحرەمی تۆ بە هیچ شێوەیەکی مارەیان لە یەکتری نایە و ئومەهاتکم اللاتی ئەرضعنەکم و ئەو دایکانەتان کە شیرتان لێ خواردون و شیریان داوە پێتان و ئەخەواتکم من الرەضاعەتی و ئەو خوشکانەشتان کە خوشکی شیرینە ئەوجا چۆن خوشک داکی شیری هەیە ئەی بابی شیری هەیە یان نییە هەیە یان نییە بەڵێ ڕێک پیاوەکەش دەبێتە بابی شیریت تۆ ئەگەر لە ئافرەتێکی شیرت خوارد بێ وایە خۆ کوڕ ئەگەر لە ئافرەتێکی شیری خوارد بێ ئافرەتەکەی لێ حرام دەبێ وایە ئەیگە کچەکە لە ژنێکی شیری خوارد بێ مێردی ژنەکەشی لێ حرامە مێردی ژنەکەشی برایی مێردەکەشی باپیری مێردەکەشی هەتا ئاخری چونکە چۆن هەر لە وڵاتی ئێمە بۆتە زاراوە دەڵێن داکی شیری دەنا نەنکی شیریش هەیە
بابی شیریش هەیە، باپیری شیریش هەیە، مامی شیری، خاڵی شیری، برازا و خوارزای شیریش هەنا هەرچی بەو شیریەی بەڵ نا هیچ ئەوە غەڵەتە ئەو مستەڵەحە. ئەتۆ ئەگەر لە ئافرەتێکی شیرت خوارد گەورە و گچکەی ئەو ئافرەتەی دەبن بە خوشک و برات، هیچ فەرقی نییە. ئەوەی کە دەڵێن تەنها ئەوەی لەگەڵ تۆ خواردوویەتی ئەوە لەوەی تۆ بچووکترە غەڵەتێکی شائعی بەربڵاوە. بەڵام لە ماڵێدا بەس ئەتۆ لە ئافرەتێکی شیرت خواردووە بەس تۆ بووی بە کسی ئەو ماڵی وایە بۆ خوشک و براکانی دیکەت هیچ کاریگەریان نییە. یا لە ماڵێکی بەس یەک کەس لە داچی تۆ شیری خواردووە وایە بەس ئەو یەک کەسە بۆ هاتۆتە ناو ماڵی ئێوە بۆتە مەحرەمی ئێوە وایە گەورە و گچکەتان هەتا نەک داک و خوشکەکانت پورەکانیش دەبن بە پووری، خاڵەکانیش دەبن بە خاڵی، مامەکانت دەبن بە مامی ئیلە ئاخیرەی بەس بۆ ئەوەکانی دیکەی کە لەگەڵ داکی تۆ شیریان نەخواردووە هیچ کاریگەریەکی نییە. واز حەوەشیان ئەوەی یەکێکی دیکە وەڕەبائیبکم اللاتی فی حجوریکم، یەکێکی دیکە لە حرام کرا عفو و ئومەهات نیسائیکم، دایکی ژنەکانیشتان ئەوەش معلومە خەسوو و ئومەهات نیسائیکم، دایکی ژنەکانتان پیاوێک کچێکی مارە کرد بە مجەڕەدی مارەکردنەکەی ها خەسوەکەی دەبێتە دایکی، دەبێتە ئەگەر فەرزەن کچەکەش تەلاقدا بۆی نییە بچێ داکەکەی مارەکە دوایە یان کچەکەی بمرێ پێشەوەی بیگوازێتەوە بۆی نییە داچی ینی خەسوەکەی خۆی ئەوەی بوو بێتە خەسووی بۆ چرکەیەکیش بێ بۆ لەحزەیەکیش بێ هەر عەقدەی مارەیەکەی کرابێ خەسووی دەبێتە مەحرەمی و ئومەهات نیسائیکم، دایکی ژنەکانتان جاڕێک دایکی ژنەکانتان نەنکی ژنەکانتان إلى آخره وربائبكم اللاتي في حجوركم، وربائب يعني زركت وربائبكم أو زركسانتان اللاتي في حجوركم كلمالكاني إيودان أو زر من نسائكم لجنكاني إيوجبون كام جنانتان اللاتي دخلتم بهن أو جناني كقواستون تانوو سونة لان أدي فإن لم تكونوا دخلتم بهن أي أجر جنكانتان نقواستبونوا ژنێکتان مارە کردووە کسی هەیە وایە بەڵام جا لەو حاڵەتەی تەمان ئەگەر کەسێکە ئافرەتێکی مارە دەکا ئەو ئافرەتە کچی هەن وایە ئەگەر ئافرەتەکەی گواست بوویەوە ینی داکی کچەکەی گواست بوویەوە تەمان ئەو کچە دەبێتە زرکسی و هەتا لێ حرامە وایە ئەی ئەگەر تەنها مارەی کرد بەڵام دواتر تەلاقیدا ئاساییە بچێ ئەوەی وەختێک زرکسی بووە بەڵام دایکەکەی نەگوازراوەتەوە ئاسایە بچێ مارەی کات بۆ کچی وانییە کچ ئەگەر مارە بکرێ دایکەکە بۆ ئەبەدی حرام دەبێت بەڵام ئەگەر دایک مارە کرا بە مجەڕەدی مارەکردنەکەی تەبان کچەکەی نابێتە حرامی پیاوەکەی ئەگەر گواستیەوە دەبێتە حرامی بەڵام ئەگەر نەی گواستەوە نابێتە حرامی جا سەیری ئاەتەکە تۆزێک ئەوەی معلومە یعنی زرکچ بەس بۆ دەڵێ زرکچ کە لە ماڵێدا بێ ئەیگە لە ماڵێدا نەبوو ئەو وەکو هەر زرکچە ها بەڵام عادەتی قەدیم وابوو جاران ئەگەر ئافرەت مێردی دەکرد یا پیاوەکە چۆتە ماڵێک کچەکە هەر لە ماڵێ بووە هەر لەگەڵ خۆی بووە یان ئەگەر چۆتەکن مێردی کچەکەی لەگەڵ خۆی بردووە عادەتەن بۆیە دەفەرمێ ئەو ئافرەتانەتان کە کچیان لەگەڵن مەرجنی ئەگەر لەگەڵی نەبوو مێردی کردبوو یان لەگەڵی نەهات هەر حرامە فەرقی نییە وەڕەبائبکم اللاتي في حجوركم وەڕەبائب يعني ئەو کچانەتان كاللاتي في حجوركم كهن لماڵەکانتان دا من نسائكم لجنكاني خوشتان بون اللاتي أو جناني دخلتم بهن گواستون تان نوچون لایان فإن لم تكونوا دخلتم بهن أجر إيوة نسبون لاي أو جنانتان فلا جناح عليكم جناحتان ناقاتي بسن جنكي طلاق دن یان ژنەکە ئەگەر مرد فەرزەن پێشەوەی بیگوازیەوە گوناهتان ناگاتێ بچن کچەکەی مارە بکەن لەبەرەوەی نەتان گواستۆتەوە دایکەکەی یەکێکی دیکە لە حرامەکان کێیە وحەلائیل ئەبنائیکم حەڵاڵی کوڕەکانتان حەڵاڵی کوڕ کێیە بووک طبعا هەتا قیامەتێ بە خەزوری و بە بابی خەزوری و بۆ سەرێ طبعا ناشێ وحەلائیل ئەبنائیکم حەڵاڵی کوڵەکانتان بەڵام کام کوڕانە الذين من أصلابكم أواني لبشتي خوتانن لبشتي خوتانن جاران بكوركردن هبو کابراایەکێکی بە گچکەی مارە دەکرد بە کوڕی خۆی حساب دەکرد ئەوان نا کاتی خۆی بەنمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم زەیدی کوڕی ثابتی
گەورە کرد بوو و بە تەبەنی پێیان دەگوت زەیدی کوڕی محەممەدی وابوو دواتر خی گەورە یاسایەکەی هەڵۆشاندەوە زەید زەینەبەی مارە کرد کە کچەپوری پێغمبەر بوو صلی الله عليه وسلم وابوو لەناو عارەباندا ئەوەی بە کوڕیش کرابایە ژنەکەی هەر لەوەی کە کراوەتە بابی هەر حرام بوو بەڵام خی گەورە یاسایەکەی هەڵۆشاندەوە زەینەبە خێزانی زەیدی بوو بەڵام زەید دواتر تەلاقیدا پێغمبەر صلی الله عليه وسلم مارەی کردەوە بۆ چونکە زەید کوڕی پێغمبەری نەبوو صلی الله عليه وسلم بە کوڕی پێغمبەریان ناساندە بوو بە کوڕی پێغمبەریان کرده بوو دەنا نە لە پشتی پێغمبەری بوو صلی الله عليه وسلم نە لە خێزانەکانی پێغمبەری بوو صلی الله عليه وسلم هەتا خەڵکی مەکەش نەبوو زەید وەک دەڵێ خەڵک بە کوڕی پێغمبەری دانابوو بۆیە تەبان ئەوە نا و دەبێت بووک خێزانی کوڕەکەی خۆت بێ ئەو کاتی لێت حرامە وحەلائیل ئەبنائیکم حەڵاڵی کوڕەکانتان الذين من أصلابكم أو إلا بشتي خوتانا وأن تجمعوا بين الأختين وحرامشا كوكنا وبيك ودو خشك هوش معلومة وأن تجمعوا وحراما قد غيا كويكنا ليك كاتدا بين الأختين دو خشك معلومة دو خشك بيكس ليك كاتدا بو يك بياوي نابن نجاوكو شون يك طبعا دو محرم بيك ونابن ها مرزنيا هر خشكش بنوايا دوو خوشک نابن دەکرێت پورێک و کچە خوشکێکی پورێک و کچە برایەکی بەیەکەوە کۆکەیەوە نەخێر کەواتە چۆن ناتوانانی خوشکی خێزان پیاوێک ناتوانێت خوشکی خێزانی خۆی مارەکە ناتوانێت پوری خێزانیشی لە هیچ لایەکی ڕا کوڕە ئەوەکانی کچە برا و کچە خوشکەکانیشی بەیەکەوە لەگەڵ خێزانەکەی خۆکۆ کاتەوە ئللا ما قەد سەلەف مەگەر ئەوەی پێشتر پێش ئیسلامەتی کرابێ إن الله كان غفورا رحيما بيقومان خواي قورا لي خوش بو مهربانا اگر سيري وشكان كان ولا سرتادا وشبه وشبيلين وإن اگر أردتم وستان استبدال آلوغوريكا زوج هاوسرك مكان لشويني زوج هاوسريكي دي وآتيتم پێتان دابوون ئیحداهن بەیەکێکیان قنطاڕەن مەبلەغێکی زۆر فەلا تەأخوذوو وەری مەگرنەوە منه لەو ماڵەی کە پێتان داون یعنی شەیئە هیچ شتێک ئەتەأخوذونەه ئایا ئێوە ماڵەکەیان لێ وەردەگرنەوە بوهتانن ئەوە بوهتان يعني ئەوە شتێکی ناڕاستە یانیسی هەڵبەسترا حانفەرین دەقیق لەوەی دەگەڕا بوختان يعني هەڵبەستراو و ئیثمەن تاوانێکی مبین ئاشکرا وەکەیفە چۆن تەأخوذونەه وەری دەگرنەوە ئەو ماڵە یعنی وقد أفضى يعني بێگومان ئەفضە گەیشتون هێندێکتان بە هێندێکتان بعضكم إلى بعض هێندێکتان بە هێندێکتان وأخذنا وەریان گرتووە چێ ئەو نونە بۆ ژنەکان دەچێتەوە وأخذنا وەریان گرتووە ژنەکان منكم لە ئێوە میثاق بەڵێن غەلیظ گەورە ئەستور ئەو جار وەلا تەنکیحوا مارە مەکەن ما ئەو ئافرەتانەی نەکەحە مارەیان کردووە ئاباؤکم باوکتان من النساء لە ئافرەتان ئیلا مەگەر ما قەد سەلەف ئەوەی تێپەڕیوە ئینەه بێگومان ئەوە فاحشە داوێن پیسیە مەقت يعني بغزێنراوە ساء خراپە سەبی ڕێگا ئەجا لە تەرجمەکردنێدا دەڵێ خراپترین ڕێگا حرمت قەدەغە کراوە عەلەیکم لەسەرتان ئەوانە دیارن ئومەهاتوکم دایکانتان بەناتوکم کچەکانتان ئەخەواتوکم خوشکانتان عەمماتوکم پورانتان خوشکی باب خالاتكم پورانتان خوشکی دایک و بەنات الأخ کچی برا و بەنات الأخت کچی
خوشک و ئومەهاتوکم دایکانتان ئەلاتی ئەرضعنەکم ئەوانەی شیریان پێداون دایکانتان ئەوانەی شیریان پێداون و ئەخەواتوکم خوشکانتان لەچی من الرضاعە لە شیری گوتمان شیرت لەگەڵ خواردون یا شیری لەگەڵ خواردووی و شیرت لە داکی خواردووە یا شیری لە داکتی خواردووە مەرز نییە لەگەڵ تۆش بێ وایە و ئومەهات و دایکانی نیسائیکم ژنەکانیشتان و ڕەبائیبکم ڕەبائیب هەر زرکە جوانە زرکسانتان ئەلاتی ئەوانەی فی حجووریکم لە ماڵی ئێوەدان من نیسائیکم لە ژنەکانی خۆشتانن ئەلاتی ئەوانەی دەخەلتم يعني چوونەتە بهن لایەن فإن لم تكونوا أجر إيوة فإن لم تكونوا دخلتم أجر نتشوبونا بهن لايان فلا يعني النية جناح عليكم لسرتان أو لقل بيشو دا يعني جناحتان لسرنية كماريان بكن وحلائل أبنائكم حلال كركانتان الذين أو كراني من أصلابكم لبشتي خوتانا وأن تجمعوا أو عطفة يعني حرامشة كويكنوا بين الأختين دوخشك بيكوا إلا ما قد سلف مقر أوي رويشتوا إن الله بيقمان خوا كان غفورا لخوشبويا رحيم ببزيه